ملەتی کورد هەروە تەبیعاتی وایە کەسێک برن دەبی جوونی پێدەن سوکاتی پێدەکەن قسەی پێدەن لە کۆمنتی قسەی خراي پێدرێن بەڕاستی ئەو نازانم چەند پەیجێکی بێداک و بابن هەڵبەتە ئەو پارێزەرە بەڕێزە ڕێبین سەباحە قسەشم لەگە کردەوە لەسەر هەندێک کەس قسەی دەکاتن کەوا ینی کاری نایاسایی دەکەن باوەڕ ناکەم ئەو هیچ پەیوەندی بە منەوە نییە من هەر کارەکەم کردبی لە چارچێوەی شەرحدا یەکەم جار لە چوارچێوەی یاسا کردیتم من ئەو دەنگوانەش ڕەت دەکەمەوە و من بەڕاستی بمە دڵخۆشکەری زۆربەی پیاوی 95 پیاوی کورد لەگە ڕێزم هەیە و بوومە دڵخۆشکەری 6 ئافرەتی کورد ئەوانەی کە زەواجیان نەکردووە لەگە ڕێزم هەیە ئەمن قەد ڕۆژێک بە ڕۆژان بە زۆرم لە کەس نەبێت زەواجم لۆ کردبی بەڵام کەسانێکی نەیار و یعنی دەیانێ بەڕاستی کەسێک ملەتی کورد هەروە تەبیعاتی وایە کەسێک برن دەبی جوونی پێدەن سوکاتی پێدەکەن قسەی پێدەن لە کۆمنتی قسەی خراي پێدرێن ئەگەر شتەکانی من هەموو شەرعی بووە کەستان تێ بە زۆرم لێ ئەم زەواجم لۆ کردبی تا ئێستا تحدا دەکەم کەسێکتانی دەبی بەدزیە من زەواجم لۆ کردبی تحدا دەکەم بەڵام ملەتی کوردوا تەبیعاتیە لەگە ڕێزم هەیە کەسێک برن دەبی بە هەمووان پڕ دێنێت تۆمەتی ئەو دەکەن قسەی نەشیاب دەکەن یعنی بە کورتی و کوردی دەیانێ بمین نەخوارێ تێگەیشت بۆچی لە بۆی لەوانەیە ئەو کەیسێ من بە ڕاستی لەوانەیە بە لا ڕێدا بەنیان بە عەزبی بکەن یان بەشتە شووا بکەن ئەگەر نە ئەمن بەڕاستی زەڕی کەسم نەبووە